گهدارن رادیو دنگ کردستان لهر جهه که بین افدم و حمودم و باش بین هم خیر هاتن قال برنامه دیدار تایبل کو توریوی پارتی دموکراتی کردستان و هل بجاردن پارلمان کردستانیا افتور انگو مجار و لگال مامستا هوشنگ اوسین ویسکاری کرد وری گوتو بیش کرن مامستا هوشنگ دست پک ده دم باش بری حمود شتکی تب خیر هاتی سپاس کت مرا آماده بوی بگومان وکو توا گهدارا دزانن کو بیسته و مه پشتی چند روزه کدن هل بجاردن پارلمان کردستان خلاششان ورنا انجام دان آلین سیاسیین کردستان بانگشه هل بجاردنان دکن و آماده کاریان خود کن مامستا هوشنگ متخازن دست پک ده بحثاوی چند جمره بکی گرینگیال درخستن هل بجاردن پارلمان کردستان جبوی هرما کردستان و بتایبتی دم کوته دوی وریل درخستن دم نها کو دم هاتیه دست نشان کردن او 20 اکتبر پشتی دمک کرده کردن کم مامستا سلام ورز جبوت جبو گهدارن رادیو دنگ کردستان گالک سپاس اف هلبجارتن روشکی نا آرام بش روشکی خرجر و شر و پفچونن سر آستا رجلاتا نابین هیه و سر آستا عراقی جی روشکی نا آرامش برکو بشیوه کی دیرکت و نه دیرکت عراق شید نوا وان خرجرین هاندهیه ما بس تمت شری دنابرا ایران و اسرائیل ده كل سر عرض لبناني وسر عرض فلسطين وعراقي جي تيل دار خصن سر عرض سوري جي دار خصن هالبجارتنين ببيرنجي ده ديار كرن كروشا كردستاني روشكي تشيترين روش دنابا ولاتين روشلاتنا بين دي رژیمین روجلاتناوین مجولن به شر و پفچونا به چکا لگل کردستان مجول به دموکراسی به حلب جارتنا از ناکوکیه کی دیار کرند نابرا آسا حزا دموکراسی لکردستان و هولدان پیشکتنا به هری ماهان پیش خستنا به هری ماهانی کوب به میناک روشلاتنا بین ر هلبت اوی گلی کردستانی درس باشا ما مستوشن کرده برسیارک ما مستوشن برسیارک ته هولد ورده او پیشوچونن دوربرین هریمی ام بیجن بتایبتی و باندوری له بجاردن پارلمان کردستانی بکن تبي كنت داخل يكرن كو روشة نافقوية هرما كردستان نقول هرما كردستاني بكشتي جه هري آرام الدبريدا دبوكو باندور لي وركرن جبركو چقيسا لإيران تنقاب دبه جالي إسرائيلي بري خودده كي بري خودده هرما كردستاني اب مثلا نجارة يكيه قالك جارة ایرانی ایریشی هرما کردستان کریه یعنی دبکو به حجت تا به بهانه شر و پفچونن کو دنابرا اسرائیلی و ایرانی دبر دوام بکه حشد شعبی جی یعنی جی ایران جی جبو که او بیواجوی هانی بیواجوی حل بجارتنا خراب بکن یعنی جی باندورکی نهیلی لی بکن حلوستن ببیرنگی جعالیه ایرانی و هوالبند نوی حشد الشعبی لهمبری کردستان عراقی و هلبجارتنین کردستان عراقی تشتكيولو يعني شيء از باورم دستلداری و حکومت هرما کردستان جمال مسئله هانه هاي داره دب يعني خلق و دنیا لبنده کاوی کنگی اسرائیل برسوه بده ایرانی کاوی برسوا ایرانی عادت وا و بچرنگی به گلو و ما شر ببیان باشا ما مستوشن جنبين لسر كشو هوايا كون هال هريما كردستاني هيا بانگشه هال بجاردنان توي كشو هوايا تشاود بينه تشاود خويني از دبينم شو قيسا كولو يعني ناكو كيجي هبن يعني مرناز دك هستي وبيرو بوچونه دموکراسی هولدان دموکراسی هولدان چاکسازی
الجم آلیکی سیاسی خود دی پیش و هولدان تیک برن و خرا کرنا و ازمونه هانه الجم آلیکی دن خود دی پیش لی بگشتی دیمن زلال دبه لپیشیا همولاتی کرد هندری کردستان عراقی ده و همولاتی کرد لچار پرچین کردستانی ایدی مسئله تشتکی و شرطی نما يعني بله ایدی گلی کرد و تی بگیش کیج بو ئەمێ بێنە سەروێ مامۆستا بە چ ڕەنگی ئانگۆ پێوەەر وێ بچە بن پیوان وێ چمش بۆی دەنگدانێ بە ئالیەک و شایستەیە دەنگدانێ و کارێ خزمەت ئاملەت بکێ کوردستانی پارێزێ دەتخوازم دووردەم بەریا کۆم دەرباسیوام ژارە بن بەحسا دروشمە پارتی دیموکراتی کوردستان کرد بانگەشەیە هەڵبژاردناندا و پێ دەست پێکردی ڕۆژاک و بانگەشە دەست پێ کرد کواژی ئارامی ئاوادانی پێکڤەیی و خۆراگریە ئەv دروشم چه شرۆڤە ژوارە دێکرا نەمیشتەش دەستپێکیشی دەمە دیار کرد کو ڕەوشێکی نەئارامدە کوڕ جیهان و ڕۆژهڵاتە ناوی نەتەنێ ڕۆژهڵاتە ناوین جیهانشی ڕەوشێکی نەئارامدەوی یعنی شەرێ ئۆکراینە و رووسیادە دو ڕۆژهڵاتە ناوینجی بە بەحث کرد قوناغێکی ولۆدە کتو بەحسا ئارامیە بکە کو ئارمانجاتەیە استراتیژیک و ئارامی لە هەرێماتە چێ ببە و ئارامی لە ڕۆژهڵاتە ناوی لە دنیای چێ بهەبچی گیرێکی باشە مژارێن ئاوادانی بۆ نمونە ئاوادانی مامۆستا ئەوژی دەما کو شەر لە دەبەرا هەبە خەراکردن ڕووخاندن تێکبرن هەیە لێ لە شوونا وێ تو هەول دەدە کو تو ئاوا بکە تو پێش بخە ینی هەم داخوازاتەیە یەکەمین و ئادەوەمین لە دژی شەر لە دژی داخوازی شەر و شەرخوازایی باش ئەم بێن یاک و مامۆستا یەکە دیژی هەیە سلۆگانێک ئەنگۆ دروشمەک پێکڤەی ئەو چواتە ژێر هەیە هەلبەت چقەی سەناکۆکی دنابەرە ئینسانên کورد هەبێ لێ پێکڤە ژیان پێکڤە ئاواکردن پێکڤە دامەزراندن و خورتکردنا دەموکراسیە شتێکی گرنگی و پێویست گەرەک پرۆگرامی هەموو کەسا دەهەبێ لێ خویایە کۆ لە گۆری مەرە لە دروشمەیەن کوردستانە عێراقی و هەڵبژاردنی کوردستانە عێراقی بینی مەرە بینە ئەv دروشم تەنێ لە جەم پارتی دەموکراتی کوردستان تەنێ لە پرۆگرامی وی هەڵبژاردنێ خوا دەدە پێش وەک شتێکی باشە ئەس بەهێویمە پشتی هەڵبژاردنên هانێ باشە مامۆستاهان نەمینن دروشمە دوەردە جوداهینە بەرە دروشمن پارتی دیموکراتی کوردستان و ئالیندنیان کوردستانێک و بەشداری دێ هەڵبژاردنە دەکردە چێ فەرق و جوداهینە بەراواندا هەیە خویایە دەباکو مەرە لە ئانا تو ڕێزی بکە تو بەدوبەر خۆیان تژ گۆهداراژی ڕێز بکە یعنی گۆهدارین کۆ نۆرمال ئاستاویە سیاسی شرۆڤەیەویە سیاسی نەبژی وێتجی ناز بکە وێتجی ناز بکە کۆ جداهەیەکی مەزن هەیە ئالیەکی دخوازەوێ هەرەماهانێ ئارامیە وێ پێش بخە دەموکراسیە وێ پێش بخە ئاواکردن تێدە پێش بکەوێ ئۆکۆنۆمی تێدە پێش بکەوێ هەولدانێن چاکسازیە هەنە و لە ئالیە دن ژر دروشمەیەن وان بدە دیارکردن کۆ خۆستەکێکی ڕووخاندنێ هەیە تێکبرنێ هەیە تێکچووینێ هەیە باش مامۆستا ئەمە بێن ئالین سیاسیەک و کوردستانی مەسەروێژی بڕاوەستن یعنی هەنجێ دروشمێنوان وێ تێک بدن ڕایان گرن بمەتێکردن یعنی ئەv دروشم چ شرۆڤە سیاسی ژوارە تێکردن گەلۆژ بۆی خزمەتە کوردانە دروشمێن هەڵبژاردنێن مەدەنینە بێژن چ جۆرە دروشم تێنە خواندنە جۆرە یعنی دروشمێن ئەvێک وان ڕساسکردن خویایە یعنی شێورمەندێن وان یانجی عەقلی سیاسی وعیە سیاسیە کوژوان وان دروشمێ هانێ هەڵبژاردن ولۆ دانینە دێمەکی وانەتە عەلاقەیە وان bi siyasetê tune yani ev duruşme ne duruşmeyên hêzên siyasî ku bixwazin tu li dinyayê hemû binerin tu li dinyayê rojhilatan heta rojhilatê nabîn li Ewropa li Amerîka ev duruşmeyên han de nakeve xîtaba siyasî a partiyekî siyasî din rê hilbijartina dayê ev
یەکی ولۆ مەسەوەکی دروشمەیە هەمە نزیکی دروشمەین چەتەیە یعنی چاواتێ تشتا تێک ببێ چاواتێ هێزێکی سیاسی چ قەیسە پێر ناکۆک بە پرۆژەیەن خوا چاکسازی دەموکراسیەتت کارەبێ زۆرا بێ هێزا سیاسی ببێ نەکوت بێ هێزا سیاسی ji holê rake û yani birûxîne yan jî têk bibe yan jî bikuje yani asta bîrewerî divan diruşmeyên siyasî de yan diruşmeyên hilbijartina de li gorî me ez ew ast pir nizm dibînim û pir wilo berjewendiyên rêxistinî têde heye ne berjewendiyên niştimanî yani ne ku dema ku ez didim ber hevdû duruşmeyên Partî Demokrat tiştên giştî têde opozisyon jî di nav de yani aramî ji bo tevahiya Kurdistanê avakirin ji bo tevahiya Kurdistanê demokrasî ji bo ne ji bo herîmekî tenê lê aliyetên siyasî li gorî ku mero li duruşmê wan guhdar dike li tiştek tê belavkirin li ser medyayê mere dibîne ku herêmî têde ye partîtî têde ye takekesî têde ye û tiştên ku berjewendiyên niştimanperwerî welatperwerî Kurd têde hema me re dikaribêje pirkê min jî û carna çi neyê baş mamosta weket bixwe jî amaje pê kir em gote da xuyakirin divir de weketê xuyakirin ku ev duruşmên henên aliyên dinyên siyasî bi tenê aliyekê dikine armanc ku ew jî Partî Demokratîk Kurdistanê ji ber çi duruşmên wan bêhtir ewa jî arastekirine ji bo partî yana mere çi qeyse nakok bi çi qeyse rexne li Partî Demokrat bike lê dema mere duruşmeyên kesên din dibîne bê wilo çavsorî bi gevxwarin wilo bi kîn nêzîkî Partî Demokrat dibin yani mere nas dike ku projeyekî heye tiştekî heye li cem Partî Demokrat ev aliyetên jê ditirsin yani tunebûna xwe tê dibînin kesê ku tunebûna xwe di aramiyê de bibîne kesê ku di tunebûna xwe di demokrasiyê de bibîne kesê ku tunebûna xwe di avakirinê û çaksaziyê de bibîne ew çi kes e yani ewa tu jî dikare bersivê bide guhdar jî dikarin bersivê bidin yani kesek ku bêje ez ê têk bibim û aliyetên dibêje ez ê rewşê aram bikim yani kaş xwe yani tu wekî em ê bêjin helbijêrekî yan jî çavdêrekî siyasî rojnamevanekî li vê dîmena hanê bibîne yani tê dîrek tê nas bike kîjan alî daxwaza wî Kurd û Kurdistanê kîjan alî daxwaza wî dijî Kurd û Kurdistan û berjewendiyên herêma Kurdistanê ye başa mamosta hoşang divir de te da xuyakirin ku ev duruşmên henên aliyên dinyên siyasî dikevine xizmeta aliyên derekî de te bixwe jî amaje pê kir te got te herêmî te binavkirin evcore duruşum heta çi radekê dikevine xizmeta ecendayên derekî yên bêjin dijî herêma Kurdistanê pîlanan dadrêjin dema mere li daxwaz û nerîn û helwestên aliyên siyasiyên faşist li Tirkiyeyê dinere bi çi çavê dijminatî li herêma Kurdistanê dinere bi çi çavê dijminatî li mafên Kurda li Rojava bi li Rojhilat bi û bi taybet li başûrê Kurdistanê dinere dema mere li aliyên nijadperest Ereb yan jî li Iraqê bi li Sûrî be dema mere li aliyên nijadperest li Îranê dinere xîtaba van her sên her çar rejîmên dagirkerên Kurdistanê û partî û rêxistin û entelektûelê girêdayê wan û mere li daxwaz û armanc û duruşmeyên rêxistin û partiyên siyasî li Kurdistana Iraqê nere ê li dijî berjewendiyên Kurda mere dibîne ku yek sengerî de ye yek xîtab e yek armanc e kê yani ez baş dizanim yani çi qeyse têkiliyên herêma Kurdistanê û Tirkiye pêş bikevin têkiliyên herêma Kurdistanê û Îranê pêş bikevin lê di dilê wan de
دلين هيز النجات فرست وفاشت كينكي هي لدجي كردا ولدجي هاري ما كردستاني مخابن كسين كو نهاد روجا إيرو دروشمين بفيرنجي لكردستاني هل ددن ديركت كيفن خزمتا فيد جاتيا هاني كل همبري كرد وكردستاني وما في كردستاني تيكيرن دما كو آلية كي تيك برنيز بخوازه برا لخوبن اره برا لخوب اگره ول آلية فاشست و نجات پرست لتركيا لإيران لإيراق ولسوريا بنره حياة چه درجة او هيزا سياسي وبان آلية نجات پرست و فاشست هفبشن دوی ارمانجا هانه دوی درشمه هانه ده واتە گوتنەتە مامۆستا هۆشنگەمکارن بێژن و دەستێن وا ئالیەن دەرەکی دروشمێن ئالیەن سیاسیەن هەرێما کوردستانە دەهەیە نتنه ده يعني ده درشما ده يعني از نهاوكي نویسکارێکی لێکولینەرێکی و تەماشاوانجی باش بێ مەسەلا هانێ دەزانن یەکیتین نیشتمان لە سووری هاتی ئاواکردن بە پشتگیریە رژیمە حافظ ئەسەد ئەوەیە یعنی کەس لەسەر گەنگەشە نابێ یەکیتین نیشتمان حتا ڕۆژە ئیرۆ بە هەموو ئالیەن خوا بە هەموو يعني پەرچەیەن خوا گۆڕان و ئەv گروپ مرۆڤێ هەموو گرێدای ئیرانێنە خوا چارەنووسا خوا بە ئیران ئەv گرێدانە آلية إسلامي شيء تفكير إسلامي لكردستان عراقي تشكيلية خو شارون ساخو بإيران بجريدين يعني إيران دست برداي نتني ساسكرنا وان درشمي هاني لدنا وكارو خبات وان جيده رولا إيراني هي لدنا ودجاتيا وان آلية سياسي في بارتي ديمقراط هلبت يعني رولا إيراني هي وبرجوندين إيراني هي يعني نتني ده مسألة أصلا نویساندن یانجی پیشخستن یانجی دانینا درشمن وار آلیه سیاسی باش مامۆستا هۆشنگ وردە پێویستە تشتێک وەرە زەلالکردن ئەو ئالیەن دژی هەرێما کوردستانی پیلانان دادڕێژن بە ئاوایەکی ڕاستەڕاست بە چرەنگی پێشتەوانیە وان ئالیەتن و ئەو جۆرە دروشمێها بڵندکردە تاکو کوردستانی تێک بدن وێران بکن ئاوادانی ڕاگرن ئارامیە تێک بدن پێک بە ژیانێ ژناو ببن یعنی جۆرێ دەستێوەردانەوەی بە چ شێوەی بێ كيزنا رمال شكر لروشا لبناني بنر بحياة شي درجة أفزيدتري جحشتي وددوا وحتى روجا إيران بشتقرية حزب الله ذكي وبنا حزب الله شعاني سري لبناني بنا حماس شعاني سري غزاي يعني أزي شوا كاربا فين بكم أزي شوا بشتقرية دولة إيرانية رجيمة إيراني جبان هيزن سياسيين كرد إلى باشوري كردستاني يعني وخيرا كردستاني بخوازن قالوا اشتهي يعني اگر خيرا كردستاني بخوازن يمكي دولة إيران دولة كي فرد ديمقراطية يعني دولة إيران دستي خبرت كاروباري يمن شو قيس دور دستي خبرت دولة لبنان تروشي دبينه دستي خبرت فلسطين ودنابرة تبقري فلسطيني ولاتين كندابي كويت بحرين سعودية شخص سوري داقر كريه عراق جيت من دستيوان ديه ازي شاوف يعني بكم كوي بدوستاني وبحوالتي ورابن نيجيكي كردا ببه يعني نيجيكي يكي اجتماع ببه هلبت بلانك تدعي يعني ايران وكي رجيم لما يعني جاليكي سياسي دستك بديه بپرا دستک بده به سلاح دستک بده باشه اگر رژیم ایرانی ولو باش و دموکرات شما او کردی خو هم ناین شما کردی خو روشتنه وان اعدام ناکه زندان ایرانی تجاه رکبرین رژیم ایرانی يعني اگر رژیم که ولو دموکرات و آشتی خواز و آرامیه دخوازه و ایران جی نه يعني نه جمعیه کی يعني كومله كي خير خوازيه جبو خاطري شعبي يقرتي اسلامي يعني يكيتين اجتماعيه تفقرا قوراني ولو شعاليه خير خوازي آلي كاري دوان نا بس جي هي اربان جي هي بروجه بلانتيد هي
يعني ازی سامت گرم دوباره دکم تنی پشتگیری ایران جمان هیزن هان ره بله نه تنی دا آستا مدیا یعنی جتن معنوی نه جتن مادی جی دوی مثلا هانی دهیه باشە مامۆستا هۆشنگمە بێن لەسەر خاڵە هەری گرنگ دڤردا ڕۆژە 20 مەهێ 20 ئۆکتۆبەری دەنگدەرێن هەرێما کوردستانەیەک و مافێوە هەیە دەنگ بدەن پێویستە بە چ ڕەنگی بە چ شێوەیەکی لە گۆری چه بناغەیەکی ئالیەیەک و وی بکار بە کوردستانی پارێزی هەڵبژێرە یان ژێنبێژن پێوەرێن و پیوانên خەلکێ پێویستە بچ ڕەنگی بنش بۆی دەنگدانێ بە ئالیین سیاسی از يعني وكي چاودێرێکی کورد حەزێکی کوردستان حەزێکی وڵات پارێزێکی ez خۆتێ خمجێ هێوان ئەزێ چاوا بکەم ئەزێ لە ڕەوشە هەولێرێ بنەرم دەماتە دەستێ یەکێتی نیشتمان دەبوو نەهاتە دەستێ پارتی دەموکرات دەیە کی بێترین هێزا سیاسی خزمەتجە هەولێرێ کرد ئەزێ ڕەوشە دهۆکی بنەرم چقی سەربەر بە پێشکەتنێ بەدنشێ وەز لە ڕەوشە سلێمانی بنەرم هەرێمێن و حەلەبچە یانجی سلێمانی گوت دبن ڕێبەبەریە وان ئالی و هێزین گرێدای ئیرانین ئەز وەک هەموڵاتیەکی کورد وەک دەنگدێرەکی کورد ئەزێ نەبێژم ئەو پارتیە ئەس دەنگی خۆ دەدەم پارتی نا ئەزێ دەنگی خۆدم کەسێ بێترین خزمەتە کوردستانی دکە بێترین خزمەتە دۆزە کورد و کوردستانی دکە بێترین خودی هەلوەستێکی خودی ناسنامەیەکی نەتەوایی پشتگیریە ئالیین کوردستانی لە هەر چارپەرچەی کوردستانی دکە ئەگەر ڕێخستنێکی دن بژبلی پارتی وێ کارێ هانێ بێتر دکە ژ پارتی بێتر دکە گەرێک دەنگدێرێن کورد دەنگی خۆ بدن وێ ڕێخستنا هانێ کی ناسناما کورد بەرژەوەندیە کورد دۆزا کورد مافی کورد کەسایەتیە کورد دەهێنرێ ڕۆژهەڵاتە ناویندە دەهێنرێ عێراقێ دپارێزە ناوا دنیای دپارێزە ئەزێ دەنگێ خۆ بدم وی ئەگەر یەکێتی نیشتمان بی کاری هام بکە ئەگەر لە کوری بی تشتێک و پارتی دەموکرات ji پارتی دەموکرات بێتر زیدەتر بکە بەرە دەنگدێرێن کورد دەنگێ خۆ بدن یەکێتی نیشتمان واتە مامۆستایدان هەیە ئەنجام هەیە مامۆستا هۆشنگ دووردا تووەکە چاودێرێکی وەکو نویسکارێکی کورد چاڵکوانێکی سیاسی تێ چ نامەیە ئاراستەی خەلکیان هەرێما کوردستانێت کێ کو دەنگی خۆ بدنە کیژە ئالی و چه پێوەرێکی جەمخوا بکنە بنگە ji بۆی دەنگدانێ بەرە دەنگی خۆ بدن ئارامی بەرە دەنگی خۆ بدن دەموکراسیە دەنگی خۆ بدن ئاواکردنێ دەنگی خۆکردن بدن پێشخستنا بێ هەرێمەهانێک و ببن هەرێمێکی میناک و نمونە نەتەنێ دەهێنرێ عێراقێدە کونەها خەلک هەموو پەسنێن کوردستانێ دەدە دەبێ کوردستان ji بەس ڕاچێترە کوردستان ji پایتەختە عێراقێ ji بەغدادێ چێتر سەر ئاستا دەموکراسیە سەر ئاستا ئارامیە نەتەنێ ببێ ئەv هەرێمەهانێ ببێ میناک دەهێنرێ عێراقێ لێ ببێ میناک دەهێنرێ ڕۆژهەڵاتە نابین کیژان هێزا سیاسی vê projeya hanê bike ji xwe re armanc ne tenê bimîne di asta duruşmeyên hilbijaratina na bibe armanc bere dengê xwe bide wê hêza siyasî ez nabêjim yani ew bêtir berjewendiyê xwe dizanin û meydan li pêşiya wan e û dîroka kevn û dû li pêşiya wan e dîroka nêzik dîroka dûr li pêşiya wan e û dibînin te behsa dîrokê kirin mamoste aliyên şikest xwardî لە هەر جایەکی بن بەردەوام هەوڵ دەدەن و دیرۆکا خۆیان ڕەش پەردەپۆش بکەن پێشە چاوێڕایە گشتی جەماوەری خوا نها ئالیین سیاسیین کوردستانی بە چ ڕەنگی هەوڵ دەدەن وێ دیرۆکا خوا بەشێرن پەردەپۆش بکەن نەوەی خویاکردن پێشەڕایە گشتی تاکو بکار بن دەنگ نابێنن دێ بە هەمبژاردناندا نا yani dîroka nêzîkî pêş em zarokê vê dîroka nêzîkî ne ez xwe mi dî yani mi şopancî
قوناغا شەرێ نافخۆیی شەرێ براکوژی نۆت و چارە حیا نۆت و حەشتا پەیمانên دنابەرا هەردوو ئالیên سیاسî برێز کاک مەسعود بەرزانی برێز رەحمەتیە جەلال تاڵبانی ji bo مادەیە 140 di destûra Iraqê de çi kirin çi qeysa ket yanî terxan kirin ket dan ku vê madeya hanê di hindirê destûra Iraqê de bicîbê û niha ez dibînim niha ez dibînim piştî çûna Celal Talbanî tiştên ji yekîtî niştiman mayê bermayên yekîtî niştiman çawa li dijî madeya 140 ji Qeysel Xezhelî bêtir yanî şerê vê mada hanê dike ji hejda Şîî bêtir dixwaze ne tenê Kerkûkê yanî naxwaze bike ji têkeve Herêma Kurdistanê dixwaze Silêmaniyê jî ji Kurdistanê ji Herêma Kurdistanê qut bike û ji neqşeya ji xerîteya Kurdistanê derxîne ez bang dikim yani dîsa dubare û ez bawerim ku wê gelê Kurdistan dersekî gelekî xweş gelekî demokratîk bide gelê Iraqê û bide van hêzên han û bide rejîmên dagirkerên Kurdistanê ku Kurd dikarin bi şêweyekî demokratîk مامۆستا شنگ داوین پرسیار بنەریناتە ڕۆژە 20 ئۆکتۆبەری خەڵکن کوردستانê و بە چ ڕەنگی بەرچبە ئالیێن سیاسی بدێک و یەک دەستکەوت تاوانژی بۆ نەگەلێ کوردستان و نەبۆ خەکا کوردستانی هەیە نەمت بەرسڤان خۆیان دەرباس بوویژی دەگوت و ئەوێ هەلوەست و بەرسڤێکی کو ببێ میناک لەسەر ئاستا عێراقێ و ببێ میناک لەسەر ئاستا ڕۆژهەڵاتە ناڤینجی و ئەv hêzên siyasî îdî wekî miriyek ku serê wan li kevir bikeve wê yanî bi êrîşên xwe yên kînperestî bi êrîşên xwe yê partîperestî û keysebazî wê têkçûyînên xwe biçinin û yanî hesada wan encamê wan wê têkçûn bi ji ber ku çarenûsa gelê Kurdistan dahatû paşeroja gelê Kurdistanê Herêma Kurdistanê wê bi rastî aramî avakirin û demokrasî be سپاس ji bo mamosta hoşeng osê ku bimrebû guhdarên hêja spas bo we jî ku hûn guhdarê me bûn dawî de her şad û bextewar bin spas xweş سپاس